بام جمعەیە وەکو ئیدامەیەک واوێ بۆ شەرحی حەدیسی جوبرەئیلیش خۆشەویستەکانم کە باسی قیامەتمان دەکرد لەوێدا و باسی حیساب و کتابمان کرد و باسمان کرد کە چۆن دەستەیەک جەوازی داخلبوون بە بەهەشتی پەروەردگار وەردەگرن، جەوازێک کە ئەوە بۆ فلان کەسی کوڕی فلان کەس، فلان کەسی کچی فلان کەس لەلایەن پەروەردگارەوە ئەم جەوازە دەرچووە بۆ ئەوەی کە داخلی بەهەشتی پەروەردگار بێت و ئیجازەی ورودی بە بەهەشتی پەروەردگار هەیە. یا ڕەبی خودایە بە نەسیبمان بکەیت. بەهەشتێک کە ئەوڕۆ پێم خۆشە جوانەکان، خوشکانی بەڕێزم، برایانی ئازیزم، پیرە ڕیشسبیەکان کە لەسەر ئەو ئیمانە هاتوونەتە سەرەوە و ساڵەهای ساڵە لەسەر تەوحیدەکەتان و لەسەر نوێژ و تاعەت و عیبادەتەکەتان پایبەندن، با تەمەشایەکی کورت و مختصر لە ئیدامەی حەدیسەکەی جوبرەئیلدا کورت و مختصر تەمەشایەکی مەکانی خۆمان بکەین لە بەهەشتی پەروەردگار. هەرچەند بە ئیزنی ئەڵڵا وعدتان پێدەدەم کاتی خۆی لە زیاتر لە 20 جمعەدا بەوردی باسی بەهەشتان بۆ دەکەم، چون بەحسەکە زۆر لەوە دوور و درێژتر و مەودادارترە کە ئێستا بێنم لە جمعەیەکدا خولاسەی بکەمەوە. ئەمما ئەوڕۆ بەتایبەت بۆ ئەو ئەهلی ئیمانە، بۆ ئەو جوانەی کە لەسەر ئەم دینە ڕاهاتووە، بۆ ئەمساڵی ئەو غەزەلە جوانەی کە چارشێوی بەسەرەوە ناوە و دەیهەوێ ئەم ڕێگایە و ئەو کاروانی ئیمانە ئیدامە بدا لە مەودای ژیانیدا، ئەوڕۆ دەمهەیە بۆتان باز بکەم ئەگەر بچنە بەهەشتی پەروەردگار بەهەشتەکە چۆنە خۆشەویستەکانم. ئەگەر بڵێن مامۆستا خۆڵی بەهەشت چۆنە، دەڵێن پێغەمبەرمان بۆی باس کردوین عەلەیهی سەڵات وسەلام، خۆڵی بەهەشت جنسەکەی گڵ نییە، توراب نییە. خۆڵی بەهەشت جنسەکەی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام میسک و زەعفەرانە، ئەو میسکەی کە لە سنگی ئاسک وەردەگیرێت کە گران قیمەترین و بۆن خۆشترین عەتری دنیاە، لەگەڵ زەعفەران ئەمە خۆڵی بەهەشتە و تۆ پێ لەسەر ئەم خۆڵە دەنەی. لەسەر خۆڵی بەهەشت جنسەکەی گڵ نییە، میسک و زەعفەرانە. ئەگەر بڵێ مامۆستا سرم بەرزەوە کەم تەمەشای سەقفی بەهەشت بکەم، دەڵێم سەقفەکەی عەرشی ئەڵڵای ڕەحمانە. ئەگەر تەماشا بکەی دیوارەکانی بەهەشت، قەسرەکانی کە ئەڵڵا بۆ تۆی داناوە، برای بەڕێزم خوشکی من، خشتێکی زێڕە و خشتێکی زێوە، مەڵاتی بەینی خشتەکانیش میسکێکی توندە کە ئەم خشتانەیان لەسەر یەک پێداناوە. سبحان الله. ئەگەر پرسیار بکەی ئەی مامۆستا بەردەکانی چین، رسول الله دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام بەردەکانی لەم جنسی بەردە مەعدەنیانەی دنیا نییە، بەردەکانی بەهەشت هەمووی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام مروارید و جەواهیرە. سبحان الله. ئەمە پاداشی ئەڵڵایە کە دایناوە بۆ ئەهلی ئیمان. میوەکانی بەهەشت شیرینایەکەیان لە هەنگوین شیرینترە، ترشایەکەیان و تام و مەزەیان هەر پەروەردگار خۆی دەزانێت کە چۆنە و چەندە ئەم میوانەی بەهەشت بە تام و لەزەتن. گەڵای دارەکانی ئەگەر دەستت پێداهێنا دەڵێی دەست بە ئاورێشم دادێنی، ئەوەندە نەرم و جوانە. خۆشەویستەکانم، چۆمێکی تێدایە، ئەم چۆمە هەنگوینێکی خالیسە، هیچ ناپاڵاوتیەکی تێدا نییە و ئەم چۆمە فەقەت هەنگوینە دەڕوا. چۆمێک دێتە خوارەوە ئاوێکی سارد و خۆش و بەتامە کە قەت ئاوەکەی تام و بۆنی ناگۆڕدرێت و بۆگەن نابێ. چۆمێک دێتە خوارەوە رسول الله بۆمان باز دەکا عەلەیهی سەڵات وسەلام لە شیری خالصە، شیرێکە کە لە گوانی مەڕ و مانگا نەگیراوە، شیرێکە کە لە تەپۆڵکەکانی بەهەشت دێتە دەرەوە، شەرابێک کە سەرێشەی پێناگری و عەقڵت پێ لە دەست ناچێ، چۆمێکی خالصە. تەنها بەهەشتیەکان وەکو لەزەت دەیخۆنەوە. بۆنی بەهەشت ئەو کەسانی کە تامەزرۆی عەتر و بۆن خۆشین، پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باز دەکا لە حەدیسێکا کە ئیمام ئەحمەد و نیسایی دەیجێڕنەوە، دەفەرمێ بۆنی بەهەشت
لە فاسلەی 100 ساڵ ڕێگاوە دێ. سبحان الله، ئەوەندە بۆنەکەی خۆشە 100 ساڵ ماوە بگەیە ئەو بەهەشتا بۆنەکەی دەدا بە دەموچاودا و بۆن خۆشیەکەی دەموچاو و مەشامی ئەم کەسە نەوازش دەکا. خۆشەویستەکانم، جا ئێستا تەمەشا بکەن چۆن دەمانبن بەرەو ئەو بەهەشتا. وەرە تەمەشای قورئانی پیرۆز بکە و شانازی بکە بە خۆتەوە کە ئەهلی بەهەشتی. یا ڕەبی خوایە تاقەمان لەم جەمعە، هەر گەنج و لاوێک، هەر ئافرەتێک، هەر پیاوێک، هەر پیرێک، هەر جوانێک، هەر منداڵێک کە لەسەر ئەم ڕێبازەیە سابت قەدەممان بکەی و لە ڕۆژی قیامەت ئەم ئاەتەمان شامل بکەی. با بچینە خزمەت ئاەتەکە. الله جل جلاله دەفەرمێ کاتێک کە هەموو جوازی بەهەشتمان وەرگرتووە ورسول الله عليه الصلاة والسلام أول كسك داخلي بحج دبي لجمعكاني حساب كتاب ومعنى عرزم كردن كا لبر درقاي بحشت رسول الله صلى الله عليه وسلم راوستاوى لدرقاي بحج دا ملائكة دفرمون چيا اويش دفرمي من محمدم ملائكة دفرمون دستور من پێدراوە بەر لە تۆم دەرگایە بۆ هیچ کەسێ نەکەینەوە ئەمە دەرگای بەهەش بۆ تۆ بکرێتەوە ئەی محەممەد صلى الله عليه وسلم لەگەڵ ئومەتەکەت وەرنە ژوورەوە بەر لەوەی کە رسول الله عليه الصلاة والسلام بچێتە ژوورەوە ئەگەر تەماشا دەکا دەستەیەک لە ئومەتی لەگەڵ پێغەمبەر نین عليه الصلاة والسلام لە موحیدە یەکخوا پەرستەکان کە تاوان و گوناحیان بووە و ئێستا کە لەم کاروانە بەرەو بەهەشت بەجێ ماون و لە جەحەنەمان پەنا بەخوای گەورە رسول الله عليه الصلاة والسلام ناڵێ دەی خۆمان ڕزگارمان بۆ کەیفی خۆیانە بە دایک و باوکمانە بە فیدات بین یا رسول الله بارها عرزم کردوون بۆم باس کردوون پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەموو پێغەمبەران یەک دوعایان پێدراوە حتمینە خوا لێ قبول کردوون ئەم دوعایە هەموو پێغەمبەران لە دنیا دوعای خۆیان کردووە تەنها رسول الله نبي عليه الصلاة والسلام دعاكي راقرت وبو روجي قيامت بو أمتكي بو روجي قيامت بو أمتكي دفرمي خواهي قورة محمد برو جوروا دل خواهي چون برو مجوروا لحالك دستي إلى أمتم ليرنين دستي إلى أمتم لقلمنيا خواهي دبي أمتانشم لاقري جهنم رزقار كي وبيان بخشي زاد اسم جوروا خواهي قورة دفرمي محمد بالرحمي خوم لقلت بكم يا رازيد بكم دل خواهي رازين بك خداي رازين بك ودل نياب رسول الله عليه الصلاة والسلام حتى آخر النفرمان بتكاو شفاعتي خوي لا قريد جهنم نهينا تدر ورازينا به تواوي أمتك إلى قل خوي برو بحشتي پروردگار دباو الله دفرمي لقرآن وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا ملائكة كشان بشاني بند إيمان داركاني من تان قرتوا وكو ريز لتو إيمان دار أو لا يتهموا ملائكة بجوان ترين شواس أم لا يتهموا ملائكة بجوان ترين شواس هاتون بو پیشوازی تو و تو بریدکن خواهی گورد فرمه ای ملائکه من بیان بن او بندانی من دست و کومل برو بحشت حتى اذا جاءوها وفتحت ابوابها دفرمه که گیشت لنزیکی بحشت تمشادەکەن دەرگاکانی بەحشت ئاوەڵێ و کراوەتەوە و بۆنی بەحشت دەدا بە دەم و چاویاندا و لەو بافێنک و خۆشەی بەحشت دێ بەرەو ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام ئیتر نیگابانەکانی بەحشت دەرکاوانەکانی بەحشت هەموو لێ ڕاوەستاون و کەو ئومەتە دێن بڕۆنە ژوورەوە مەلائیکە پێیان دەڵێن وقال لهم خزنتها ودركوانكاني بحشت فيان دلين سلام عليكم طيبتم فادخلوها خالدين سلاوي خداتان لبي اي ولا جياني دنيا پاك بون استاج ورن بو هميشه داخلي بحشتي خوابن ورن بو هميشه داخلي بحشتي خداي قوربن طيبتم فادخلوها خالدين ام شان من ملائكة او شان من ملائكة روبرو من ملائكة دروين بيشوا هش درقاي بحشت يا ربي خوايا بنصيب من بكي بخاطري قوري خود دستي اول داخلي بحشت بن
دەموچاویان وەکو مانگی شەوی چاردە دەدرەوشێتەوە سبحان الله دەستەی دووەم دەڕۆنە ژوورەوە لەمان بڕێک لە خواردن وەکو ڕۆشنترین ئەستێرەیەکن کە لە ئاسمان دەدرەوشێتەوە دەستنە ژوورەوە ئەمە چی ئەم خەبەرانەی داوە بە ئێمە الله لە قورئانی پیرۆزدا و ڕەسوول الله عليه الصلاة والسلام کە الله خەبەری پێداوە وسند بە پەروەردگارێک کە هەمومان دەیپەرستی نەهلی ئیمان ئەوەی عەرزتان دەکەم هەمووی بە چاوی خۆمان دەبینین فقط عەجەلە مەکەن لەسەر ئیمانتان سابت قەدەم بن تا دەگەین بە ئەو ڕۆژە بە ئیزنی الله دەفەرمێ ئەم جارە لە بەهەشتا شتێک بە نێوی معزەرەتەن پیساییکردن و ئیدرارکردن و ئەمانە نییە هەرچی ئەم خەڵکە دەیخوا دەبێتە ئارەقەیەکی بۆن خۆش کە هیچ عەترێک لە دنیادا پەیدا ناکەی بۆنی ئەوەندە خۆش بێ یعنی خوای گەورە سیستمی بەدەنی ئینسانی لە ڕۆژی قیامەتا وا ساز کردووە بەجێگای ئەوەی کە دەفعی مەوادی زائید بە پیسایی بکەی بەم شێوازە بە شکلی عەترێک لە ڕەوزەنەکانی پێستی ئینسان دانە دانە ئەمانە بە شکلی بۆن خۆشترین عەتر دێنە دەرەوە ئەم جارە خۆشەویستەکانم با من بۆتان باسی سەرسەرەوەی بەهەشت نەکەم چون بەهەشت پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام 100 پلەیە نێوانی ئەم پلێ تا پلەکەی دیکە 500 ساڵ ڕێگایە سبحان الله 500 ساڵ ڕێگایە سەقفی سەرەوەی بەهەشت کە فردەوسە سەقفەکەی عەرشی ئەڵڵایە ئەمە دەستەیەکی زۆر تایبەت لە بن عەرشی ئەڵڵان سبحان الله یا ڕەبی خوایە لەو کەسانەمان قەرار دەی نەچەند داوای کەم بکەن نەچەند داوای نمرەی کەم بکەن وانیای خەلیلی بێی داوای نمرەی کەم کە ئەو خۆی دەزانێت شاگردەکانتان ئەگەر بڵێ وەڵا دەخوێنم مامۆستا هەردەیەک بگرم هەمیشە 7 و 6 دەگرێ بەڵام ئەوەی دەخوێنە 20 بێ 19 هەر دەگرێ 18 ئەگە 20ەکە ئینشاءالله دەیگرن جا بخوێنن دەرسی تەوحید و ئیمانتان بۆ ئەوەی کە بەئیزنی الله فردەوسی الله جێگاتان بێ خودی پێغەمبەریش فێرمان دەکا دەفەرمێ ئەگەر داواتان لە الله کرد فەسئەلوه الفردەوسە بڵێ خودایە فردەوسم بە نەسیب بکەی نەچی بڵێ خودایە لە گۆشەیەک لە بەحەشت جێگام بکەیەوە خودایە خودی فردەوسم بە نەسیب بکەی کە سەقفەکەی عەرشی ئەڵڵایە و چۆمەکانی بەهەشت هەموو لێیە منفەجر دەبن سبحان الله منفەجر دەبن پێغەمبەر دەفەرمێ و چۆمانە یعنی ئەمە نییە چۆڕە چۆڕ ئاو بێتە خوارەوە منفەجر دەبێ لەم بەحەشتەوە لە عەرشەوە ئەمە لە بن عەرشەوە دێتە خوارەوە ئەم چۆمانە کەمترین کەسێک لە بەحەشت لە حەدیثێکا کە ئیمامی ترمزی دەیجێرتەوە پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام کەسێکە کە تەمەشای باغ و باغاتەکەی خێزانەکەی نیعمەتەکانی خەدەمەکانی و تەختەکانی دەکا سبحان الله 1000 دانە ساڵی پێدەچێت سبحان الله وکو پێغەمبەر باز دەکە 1000 ساڵ لە ڕیوایەتێکی ئیمامی تەبەرانیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت 2000 ساڵ کەمترین مڵکی ئەو کەسەیە هەموو ڕۆژێکیش جوان دەبێ هەموو ڕۆژێک بۆنیان بە حەشتە دەگۆڕێ بۆی کە وەڕەز نەبی هەموو ڕۆژێک جوانیەکانی فەرق دەکا هەموو ڕۆژێک میوەکانی فەرق دەکا هەموو ڕۆژێک تام و چێژەکەی فەرق دەکا بۆ ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ بۆ تۆی ئەهلی ئیمان ئەم شتە بۆ گۆڕانکاری بەسەردا بێت و زیاتر لەسەری لەزەت ببەی بازارێکمان هەیە لە ڕۆژی قیامەتدا ئینشاءالله هەموو دەتان بینینەوە لەوێدا یەکتر دەبینین جا لە دنیا چۆن ئاوا سەردانی یەکتر دەکەین لە بەحەشتیش سەردانی یەکتر دەکەین لە بەحەشتیش دەچینەوە بەهەشتە لەسەر تەختەکانی بەهەشتدا دەنیشین ڕوبەڕووی یەکتر دەی کاکە عەلی کاکە محەممەد لەبیرتە ئاوا بوو ئەرێ وەڵڵا ئەرێ لەبیرتە لە دنیا ئەگەر دەچوینە مزگەوت مجێورەکە دەرگای لێ داخستین بڕێکشمان ڕەپێکەوت ئەرێ وەڵڵا جای مەساڵە گوامان لێ هات ئەو ئەنواعی شت دەجێڕینەوە مامۆستای دەیکوت ئەمن ئاوا ئەمەم دەجێراوە گوتم ئەرێ مثالێکم لێدا گوتم ئەرێ لەبیرتە مەسەلەن دەڵێن لەبیرتە ڕوبەڕووی مزگەوت دەرگایەکی دووتایی سەبزی لێبوو ئەم دەرگا دووتایی هەمیشە مخالفی مزگەوت بگرد هاتین ڕەپێمان دەکەوت ئەرێ وەڵڵا کوێگەر چوومە دەرەوە تەمەشا ئەم کرد قەرەباڵغێک لەبێ دەرگای مزگەوت بوو خەریک بوو شەرساز بێ کوتم چێک پێنەوە تا ئەو ماڵەیە مامۆستا باسی دەکات ڕێک دەرگایەک دووتایی سەوز ڕوبەڕووی مزگەوت بوو فەقیرە خەڵک دەیانکوت ماڵی ئاو کابرایە مامۆستا باس دەکرد کوڕە کاکە وەڵڵا بیللا من هەر میسالم لێداوە لێو لە کۆڵ کابرای بەدبەخت ببنەوە لەو دنیایەشدا دادەنیشین لە بەهەشتی پەروەردگارە ئاوا بە دەوریەکەوە باسی تەواوی خۆشیەکانی دنیا دەکەین هەمووی باس دەکەین بازارێکی تێدا ئیمامی مسلم بمان دەژێتەوە لە ئەنەسی کوڕی مالکەوە لە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام جمعە بازاری پێ دەڵێن هەموو جمعە بازاران دەچین بۆ ئەو بازارە
هەرچی پێت خۆش بێ و پێت جوان بێ لەو بازاڕە هەڵدەگری ئیدی پوڵ نادەی، پوڵ نادەی. هەرچی لەو بازاڕە سوبحان الله بایەک دێ، بایەکی شەماڵی خۆش کە لە دەموچاوی ئەو خەڵکە دەدا ئەم بایە جوانیان دەکا، شکلی زاهیریان دەگۆڕدرێت و جوانتر و ڕێک و پێکتر و شیک و بڵین قیافە جوانتریان لێ دەردێ کە دەستنەوە ماڵە خێزانەکانیان چاویان پێ دەکەوێت دەڵ الله الله واللهی دەموچاوتان فەرقی کردووە کە ڕۆیشتووی هاتێتەوە ئەوەندەی دیکە جوان بووی. کابرا دەڵێ واللهی ئافرەتەکە سوێن بە خوای گەورە ئێوەش جوانتر بوون وەکو مەفهومی حەدیسەکە. یعنی خوای گەورە بەردەوام جوانیان دەکات و ڕێک و پێکیان دەکا. ئەهلی ئیمان نیعمەتێکتان بۆ باز بکەم کە واللهی لە گەورەترینی نیعمەتەکانی بەحەشتە. ئێستا نیعمەتەکەم باز نەکرد دوعاکە دەکەم هەموو بڵێن ئامین. یا ڕەبی خودایە لەو نیعمەتە بە تایبەت بێ بەشمان نەکەی، چون دەستەیەکەن لە ڕۆژی قیامەتە لەم نیعمەتە بێ بەشن. یا ڕەبی یا ئەڵڵا لەوانەمان قرار نەدەی. جا گوێشە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لم حديث الصحيح هذا فرمى إذا دخل أهل الجنة الجنة كبحشت كان داخلي بحشت بون وجهنم يكان حكمي عن بوبراي وداخلي آقر بون خواه پنامان بدا مناديك هاوار دكا هاواركي آواي دلي يا أهل الجنة يا أهل الجنة هو گروپی ایمان داران هو دارو دستی بحشتیه کان او گروی بحشتیه کان او روکا لنای الله وعده اکتان پیدراوه روژی او هاتوا الله او وعده اکتان بو جيبه جيبكا ئێستا خەڵک ئەوەڵ جار ئەم وعدەیان بۆ جێبەجێ دەکرێت و خوای ئەم وعدەیە چییە؟ هەموو بەهەشتیەکان دەڵێن وەما هوو ئەم نیعمەتە چییە؟ ڕەسوڵ الله دەفەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام پرسیار دەکەن باشە چ نیعمەتێک لەمە زیاتر کە خودای گەورە تەرازووی چاکە یەمەی قورس کرد، پەروەردگار ڕووی سپی کردین، پەروەردگار یەمەی داخلی بەهەشت کرد، پەروەردگار یەمەی لە جەهەنەم ڕزگار کرد. چ نیعمەتێک لەو نیعمەتە گەورەتر و لەم نیعمەتە هەیە کە بەڕاستی بۆ ئێمە بەتام و چێشتر بێ؟ لە حاڵێکە ڕاوەستاون یەک دەفعە هەموویان سەریان بەرز دەکەنەوە سوبحان الله، تەواوی پەردەکانی عەزەمەت و کبریای پەروەردگار لا دەدرێت سوبحان الله. حیجاب لەسەر حیجاب لا دەچێت، حیجاب لەسەر حیجاب، پەردە لەسەر پەردە، پەردە لەسەر پەردە، پەردە لەسەر پەردە لا دەچێت. ئەم جارە هەر هەمومان وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام وەکو چۆن مانگی شەوی چاردە بە چاوی خۆتان دەبینن هەمووتان تەماشای پەروەردگارتان دەکەن، هەمووتان بە چاوی سەرتان پەروەردگار دەبینن. یا ڕەبی خوایە بە نەسیبمان بکەی. و ئەهلی بەهەشت هیچ نیعمەتێکیان پێ نەدراوە بە تامتر و بە لەزەتتر و جوانتر بێت لەو نیعمەتەی کە تەمەشاکردنی پەروەردگارە. مفسران دەفەرمون یەک دەفعەکە لەو نەعز و نیعمەت و لەزەتەدان یەک دەفعە پەردەکان دادرێتەوە، ئەهلی بەهەشت دەڵێن پەروەردگارە خۆ ئێمە تێر نەبووین لە تەمەشاکردنی دیداری تۆ. پێیان دەگوترێ ئەی ئیمانداران ئێوە 7,000 ساڵە تەمەشای پەروەردگار دەکەن وا دەزانن لەحزەیەکە سوبحان الله 7,000 ساڵە غەرقی تەماشاکردنی جوانیەکانی پەروەردگارن، بەڵام ئێستا نەچاوتان تێر بووە و نەتێریش دەبن و وا دەزانن لەحزەیەک کە تەمەشای پەروەردگاریان کردووە. یا ڕەبی خودایە بە خاتری گەورەی خۆت بە نەسیبمان بگەی. شەو نوێژ بکەن، شەو نوێژ بکەن، شەو نوێژ بکەن، ئەهلی شەو نوێژ بە تایبەت ئەم تەراویحانە، ئەم تەراویحانە لە دەستی مەدەن، زۆر فرسەتێکی باشە، هەلێکی باشە بۆی کە بگەین بە دیداری ئەڵڵا. عیبادەتێکەیە کە زۆر کەس لەی غافڵە، ئەکسەرەن ئەگەر قورئانیشتان حیفظ بوو هەموو ڕۆژێک حتمینە تەمەشای مصحەفی قورئانی پیرۆز بکەن، حتمینە. یەکێ لەو عیبادەتانە بوو کە سەحابە تابعیەکان بەردەوام ئەم عیبادەتەیان ئەنجام دەدا، بە تایبەت هەموو ڕۆژێک تەمەشای مصحەفی قورئانیان دەکرد. یا بوو حافظ قورئان بوو عەمدەن فقط چاوی لە پەڕەکانی قورئان دەکرد سوبحان الله.
ئەهلی ئیمان ئەوڕۆ عەمەل ئەنجام بدەن با سبەینە پەشیمان نەبینەوە خوای گەورە دیداری خۆیمان بە نەسیب بکە یا ڕەبی. لەم نیعمەتانەش گەورەتر نیعمەتێکی دیکەی بەحەشتەکە ئیمامی بوخاری مسلیم بۆمان دەجێڕنەوە. ئەخر لێرە زۆر تاوان و گوناحەیە ئینسان هەمیشە ترسەی لە دڵیدایە، چەندە ئومێدەواری کە ئەڵڵا بەحەشتت بە نەسیب بکە، هەمیشەش لەمە ترست هەیە کە مەبادا ئەڵڵا غەزەبت لێ بگرێ لەم عەمەلە لەو فڵانە لەو گوناحە لەو تاوانە لەو شتە خۆت دەپارێزی جاری وایە تێدەکەوی فرمێسک دەڕێژی خوایە پەشیمانم بمبەخشە فڵان فیسان. ئەما لە بەحەشت نیعمەتێکەیە ئیمامی بوخاری و مسلم دەفەرمون خوای گەورە پاداشێکی تایبەتمان پێدەدا، ئەم پاداشەش ئەوەیە کە ئەڵڵا دەفەرمێ بە بەحەشتیەکان ئۆ بەحەشتیەکان ئەوە ئیتر لێتان ڕازی بووم و لەوە بەولاوە قەت لێتان تووڕە نابم، لەوە بەولاوە قەت لێتان تووڕە نابم، ئیتر شتێک بە نێوی تووڕەبوونی پەروەردگار نامێنێ لە ئێمە لە ئەهلی تەوحید کە ئەو بەهەشتە خوای گەورە بە نەسیبی کردووی تازە لێت تووڕە نابێت و بۆ ئێمە ئەم تووڕەبوونە نامێنێ. جا زۆر جار لە بەحەشتی شام دەغدەغەیە هەیە خوایە بڵێ ئێمە نەمرین، بڵێ ئەم بەحەشتە لە دەست نەدەین، بڵێ ئەم ناز و نیعمەتە شاید خەڵکانێک هەر لە ئێستاوەم دەغدەغەیان هەبێ. خوای گەورە چی دەکا خۆشەویستەکانم؟ دەیهێنێ مەرگ دێنێ وەکو لە سەحیحی بوخاری مسلیمە هاتووە بە شکڵی بەرانێک، بە شکڵی بەرانێک لە نێوان بەحەشت و جەهەنەمدا مەرگ سەردەبڕدرێ و لێرەدا ئەهلی بەهەشت دڵنیا دەکرێنەوە کە تازە مەرگ بۆ ئێوە نەما. سبحان الله، مەرگ بۆ ئێوە نەما و بڕۆن بۆ هەمیشە لە نیعمەتەکانی پەروەردگاردا بمێننەوە. دەمەوێ دوای ئەوەی کە خەڵکانێک هەن ئەلان پیاوانێک هەن ئەم عیبادەتە کە دەیکەن ڕەنگی داوەتەوە لە وجودیاندا، ئەگەر قسە دەکەن ئینسان کە لەگەڵیاندا دەنیشێ لەزەت دەبا لە قسەکردنیان، ئەگەر تەمەشای چێهرەیان دەکەی جاری وایە لە تەمەشاکردنی چێهرەیان لەزەت دەبەی. ئەوەندە ئەم کەسانە خۆیان گۆڕیوە، ئەوەندە لەگەڵ پەروەردگاران مناجاتیان کردووە، ڕەنگیان گۆڕاوە خۆشەویستەکانم. و وەڵڵاهی زۆر کەسی وامان بینیوە، بارەها بووە لە نێو ئێمەدا خەڵکانێک گیانیان داوە لە گیانەڵاندا بوون، پێمان گوتووە ئادەی بڵێ لا ئیلاهە ئیلا الله، وەڵڵاهی ئەوەندە جوان گوتوویەتی لا ئیلاهە ئیلا الله، ئێمە بە خۆمان لێ شەرممان لە خۆمان کردووە. بە پەروەردگاری عالم قەسەم کابران بینی و گیانی دەرچووە، لە کاتی گیان دەرچوونەکەیە بزە لەسەر لێوەکانی بووە کە بردویانە بیشی شوێن ئەو بزەیە هەر لەسەر لێوی بۆ سوێن بەخوای گەورە. یعنی ئەڵڵا جەلە جەلالوهو ئەو کەسانە دەپارێزێ خۆشەویستەکانم لە تاوان و گوناح کە خۆیان داوەتە دەست پەروەردگار بە شەرتێک کە ڕێگەی تەوحیدەکەتان وێڵ نەکەن. مامۆستایەک دەجێڕێتەوە دەڵێت جەوانێکە بوو گەنجێکە بوو، ئەم گەنجە دوای نوێژی بەیانی حافظی کولی قورئانە، دوای نوێژی بەیانی یەک دەفعە سەکتەرەی دەدات و ئەم گەنجە دەبەن بۆ بیمارستان. کە دەیبەنە نەخۆشخانەکە لەوێ یەکێک لەمانەی کە پەرستارە لەوێ و ئاگاداری نەخۆشەکان دەکا تەمەشا دەکا ئەم جوانە خەریکە گیانی دەردەچێت و بەڵام لە بن خۆیەوە هەر دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، هۆشێکی ماوە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، سبحان الله سبحان الله، خەریکە گیانی دەردەچێت و ئەمانە ئاخر لەحزەکانیەتی دەڵێ بە گریانەوە زوو ئەوەندەم دڵبووی دەسووتا جوانێکی ئەوەندە جوان بوو، بە گریانەوە زوو دوکترم بان کرد و دوکتەر هات و تەمەشای کرد و ئەم جارە شپڕێک پاڵیان پێوە ناو بە نێوسگ و سەرسنگی ئەم جوانە بۆی کە بگەڕێتەوە. دەڵێ فەوری دوکتەرەکە گوتی ئاگاد لێی بێ ئەوە فەوری دەچم دەستگا شتەکە دێنین با لێرە ئەم دەستگای لێ وەسڵکەین بێ سلاح شۆکی لێ بدەین بە گیانی ئەم جوانە بتوانین بەشکەم ڕزگاری بکەین. دەڵێ کە دکتۆرەکە بۆ ئەم مامۆستایی جێراوەتەوە کە ڕۆیشتم دەستگاکە بێنم، ئەگەر گەڕامەوە بە پەلە هاتم تەمەشام کرد پەرستارەکە لە بن چەرخی
ئەم کابرایە دانیشت بووە هۆن فرمێسێک بە چایە داهاتە خوارەوە بە دەنگ دەگریا گوتی منیشتم بۆ دەگری چ بووە ئەگەر ئاوا چاوم لێ کرد جوانەکە تەواو سارد ببووە گوتی وەڵڵای ئای دکتۆر ئەم جوانە کە جەنابەت هەڵایەتی دەستگاکە بێنی چاوێکی لە من کرد و گوتی برای من بە دکتۆر بڵێ هیچ سعی نەکا بۆ ڕزگارکردنی من واللهی ئەلان شوێنی خۆم لە بەحەشت پێ نیشاندرا من تازە تاو دەبم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله چاوی بەست و تاو بوو سوبحان الله چاوی بەست و تاو نمونەهایەکی ئاوا لە سەردەمی خۆماندا واللهی یەکجار زۆرن گەنجەکان جوانەکان خەڵکانێک هەیە گەڵ ئەبوو بەکر و عومەر و عوسمان جێگایانە خەڵکانێک هەیە لەگەڵ ڕەسوول الله عليه الصلاة والسلام حەشر دەکرێن خەڵکانێک هەیە بێ حیساب و کتاب دەستنە بە حەشت یا ڕەبی خوایە لەو خەڵکانەمان قرار بدەی ئەگەر هاتوو گوناحبارترین فەردی ئەو ئوممەتەش بین با بچینە خزمەت ئەم حەدیسەی بوخاری و مسلم کە من لە مەجموعی ڕیوایەتەکانە عرضان دەکەم ڕیوایەتێکی زۆر شیرینە لە گفتوگۆی نێوانی گوناحبارترین فەردی مسلمان لەگەڵ پەروەردگاری و نازی ئەم بەندەیە بۆ پەروەردگاری پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان دەجێڕتەوە حەدیسەکە سەد صەحیح ئاخرین بەندەیەکی مسلمانی یەکخواپەرست کە تاوانی زۆر بووە زۆر کەسەیە هەر لەم بەحەشتە کە چوونەتە بەحەشتەوە بە ڕەحمی خوای گەورە چوون یەکسەر بە ڕەحمی خوای گەورە چووە زۆر پیری ڕیشسپی هەیە گوناحباریش بووە خوای گەورە کە ئەم پیران هێنا بۆ حیساب و کتاب بە حورمەتی ئەوەی کە ئەهلی عیبادەت بووە و تەوحیدی بووە و ڕیشیشی سپیە خوای گەورە ڕێز لەو ڕیشە سپێی دەگرێت و بە خاتری ڕیشە سپیەکەی دەیخاتە بەحەشتەوە سبحان الله وەکو قازیەکە بوو کە زۆر لەگەڵ خەڵک خراپ بوو بەڵام ئینسانێکی زۆریش زانا بوو لە ڕۆژی قیامەتدا کەسێک دەفەرمێت لە خەو نابینیم ئەم قازیە کە فەوتی کرد پێم گوت فڵان کەس خوای گەورە چۆنت لەگەڵ جوڵاوە گوتی خوای گەورە ڕای گرتم و پێی گوتم سوێند بە عیزەتی من ئەگەر بە خاتری ڕیشە سپیانت نەبوایە وهام عەزاب دەدای کەس ماوە عەزاب نەدەدا بەڵام بە حورمەتی ڕیشە سپیەکە دەوە لێت خۆش بووم کە لە ئوممەتی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام زۆر کەسەیە ئاوا ڕزگاری بووە زۆر کەسەیە وەکو قورتوبی دەیجێتەوە لە تەذکیرەیە و پێشتریش عەرزم کردوون ئاوا لە نێو ئاگری جەهەنەما خوای گەورە دوو نەفەر موحید دێنێتە دەرەوە یەکخواپەرست کە گوناحیان زۆر بووە خدای گەورە ئەمر دەکا بە هەردووکیان و دەفەرمێ خۆتان دووبارە بخەنە نێو جەهەنەم بۆمان باز دەکەن زانایان لە تیشکی ئایەتەکان و حەدیسەکان ئەهلی تەفسیر لە سەحابەکان وەمانە بۆمان دەجێڕنەوە کە یەکێک لەمانە لە پەنای خۆی مادەدات و یەکشیان یەکسەر خۆی دەخاتە ناو ئاگری جەهەنەمەکە لەوەیان کە خۆی مادەکە و لەوەش کە خۆی خستە ناو جەهەنەم پەروەردگار دەپرسێ تۆ بۆ خۆت خستەوە ناو ئاگری جەهەنەم لە حاڵەکە دەزانی جەهەنەم چەند بەتینە دەڵێ خوایە لە دنیا جارێک بێ ئەمری تۆم کرد کەوتمە ئاوری جەهەنەم نامهوێ دووبارە بێ ئەمری تۆ بکەمەوە حتا ئەگەر ئەمری تۆ بێ خۆم خەمە نێو جەهەنەم خۆمی تێدەخەم جارێک بێ ئەمری تۆم کرد تووشی ئێرە بووم ئێستا دەستور بفەرمی خۆم خەمە نێو جەهەنەمیش خۆمی تێدەخەم لە دووەم دانەیان تەپرسێ خوای گەورە دەفەرمێ ئەی تۆ بۆ خۆت تێنەخست لە جەهەنەمەکە دەڵێ خوایە سوێند بە عیزەتت لەشم ئیتر تاقەتی نەما و هیوام بە ڕەحمەت و بەزەیی تۆیە خوای تر لەشم تاقەتی نەما خوایە لێم خۆش بەخوایە خوای گەورە دەفەرمێ مەلائیکە هەردووکیان دەربێنن لە هەردووکیان خۆش بن هەردووکیان خۆش بن بیان بەنە بەحەشتەوە جا آخر کەسەکە کە ئێستا عەرزتانی دەکەم لە تیشکی حەدیسە سەحیحەکانی پێغەمبەرە آخر نەفەرە لە جەهەنەما ماوەتەوە هەمووی ڕزگاریان بوو ئەمە ئەوەندە گوناحی زۆر بووە بزانە پەنا بەخوا چه هەیولایەک بوو ئەمە ئەوەندە گوناحی زۆر بوو ئەوەندە تاوانی زۆر بوو آخر نەفەرە یا ربی خوای ئێمە هەر بەلاشیانان نەڕۆین ئێمە هەر فەوری فردەوسی ئەعلام ئەمە نەسیب بکە یا الله دەی ئەم کەسە لە جەهەنەما ئەوەندەی ئێش پێدەگا ئەوەندەی ئازار پێدەگا لە نێو ئاگرەکەەوە هاوار دەکە یا الله یا الله یا الله یا الله بە خاتری گەورەی خۆت ڕزگارم بکە یا الله لەم ئاگری جەهەنەمە بمێنە دەرەوە ئیتر خوا دەزانێت بە چ فرمێسک و شین و گریانێکەوە هاوار دەکات لە الله دەفەرمێ بەندەی من ئەگەر لەم ئاگری جەهەنەمە بتێنمە دەرەوە داوای هیچێکم لێ ناکەی دڵە خدایە لەو جەهەنەمە بمێنە دەرەوە سوێند بە عیزەتت داوای هیچ شتێکی دیکە لێ ناکەم ئەمە لەفزەکەیەتی سوێند بە عیزەتت خوایە داوای هیچێکە لێ ناکەم
دەفەرمێ کە لە جەحەنەمەکە دەیێنێتە دەرەوە ئەوەندە لەزەت بەخشە بۆی دەڵێ حەمد و سوپاس بۆ خوددا نیعمەتێکی دا بە من بە هیچ کەسێکی نەدا لە جیهانیان ئیتر نازانە خەڵکی بە حیساب و کتاب چوونەتە بەحەشتەوە هێندە لەزەت بەخشە بۆی دێتە دەرەوە لەشی حەساوەتەوە ئاوا لە دوورەوە تەمەشا دەکا ئەمە چییە ئەو هەموو دارە ڕەنگا و ڕەنگە ئەو هەموو کانیا و چۆماوە دیارە دەڵە خوایە ئیجازەم پێ بدە بچمە پێشەوە بڵێ تەمەشای ئەو نێوە بکەم هەر فەوری ئەحدەکەی خۆی لەبیر دەچێتەوە ئینسانەیدی خوای گەورە دەفەرمە بەندەی من قرار نەبوو داوای هیچی دەکەم خدایە خدایە ڕەبی ڕەبی یعنی وەکو حەدیسەکە بیخێنەوە والله لەزەت دەبێت ناز دەکا ناز دەکا خوایە خوایە خوا دەفەرمێ بەندەی من بچیە پێ بت بەمە پێشەوەدا خدایە سوێند بە عیزەتت داوای شتێکی دیکە لێ ناکەم سوێند بە عیزەتت دەیباتە پێشەوە خوا ڕەحمی پێ دەکەم دەچێتە پێشەوە ئایا ئەڵڵا خۆ هەر ناتوانێتە پێشەوە خۆشتر بوو چی تەمەشا دەکا ئەم چۆمی ئاوی ساردە چۆمی بەحەشت ئێمە چون ئاوی ساردیشمان زۆر بینیەوە ئیتر قابلی مقایسە نییە لە کانیاوەکانی کوێستانەکانی کوردستان ئەڵڵا بەرەکەت بخاتەوە تەنمان خوایەوە تەن ئاواکەی ئیدر تام و چێژی ئاوی بە تام و سارد دەزانین بەڵام ئەوە فەرقی زۆرە هەر نێوەکەیان یەکە بەندە کە دەیبینە دەڵە خدایە ئەو دارە ئاو کانیە هەریزا خدایە دەسم یەک قوم ئاو دەخۆمەوە خوای گەورە دەفەرمە بەندەی من قرار نەبوو داوای خدایە داهیشت خوای ئەخر بەند خدایە خوای گەورە دەفەرمە بێت خەمە ژوورەوە داوا هیچ شتێکی دیکەم لێ ناکەی خدایە سوێند بە عیزەتت داوا هیچ شتێکی دیکە لێ ناکەم هیچ شتێکی دیکە پێغەمبەرمان دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەڵڵا دەفەرمێ جا لەو کاتەیە ڕەسوڵ الله بدایک و باوکمانە بە قوربانی بین عادەتی نەبوو پێغەمبەر وەکو خەڵکی ئێمە حەحەحە بکەی بە پشتەوە داو ددان ئەوەندەوە دیارکەوێ دەمی بکاتەوە هەمیشە ئەگەر پێ دەکەنی زۆر پێ بکەنی وایە ئەو خلێنانەی وە دیار دەکەوت وەها پێکەنی لەم کاتەیە خلێنەکانی وە دیار کەوت فەرمووی بۆ لێم ناپرسن بۆ ئاوا پێ دەکەن گوتیان بۆ یا ڕەسوڵ الله فەرمووی ئەڵڵا بە لەبخەند و بزەوە ئەم شتە بۆ بەندەی خۆی دەڵێ یعنی کە ئەو بەندەی هەموو ناز دەکا ئەڵڵا بە لەبخەندەوە پێی دەفەرمێ بەندەی من ئەمە ئاخر کەسە ها حیساب بکەن بەندەی من بڕۆ ژوورەوە بەقەد دنیا دەبەرابەری دنیا دەبەرابەری دنیا دەبەرابەری دنیا دەبەرابەری دنیا لەسەری پێنجمین جاردا بەندەکە بە خۆی دەڵە خوایە ئەتەستەهزەو بی وانتە رب العالمین خوایە شوخیم پێ دەکەی لە حالەکە تۆ رب العالمینی خوا دەفەرمێ بڕۆ ژوورەوە ئەوە دەبەرابەری ئەوەشم پێدای بڕۆ ژوورەوە ئەوە دەبەرابەری ئەوەشم پێدای سبحان الله کە دەستە ژوورەوە بەندە سەر لێ شێواوەکو لە حەدیسەکانە هاتووە خوا دەفەرمێ بەندەی من بەڵە پەروەردگار دەفەرمێ داوای ئەوە بکە بەندەی من بەڵە پەروەردگار داوای ئەوەش بکە بەندەی من بەڵە پەروەردگارە داوای ئەوەش بکە یعنی دانە دانە لە حەدیس سەحیحەکاندا پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وسەلام بەمان باز دەکا ئەڵڵا هەتا فێری دەکا کە ئەو بەندەیە داوای چی بکە یا ڕەبی خوایە لەو بەهەشتەی خۆت بێ نەسیبمان نەکەی یا ڕەبی خوایە بێبەشمان نەکەی لە باشتی پان و بەرینی خۆت